بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان بەشی سێهەم. پێکهاتەی دەسەڵات لە کوردستان. ئەلف، دەسەڵاتی شۆرایی وەک نظامێکی بانتری کۆمەڵایەتی. ئەزموونی سەرتاسەری جیهان بە باشی نیشانی داوەکە دموکراسی پەرلەمانی، جەماوەری بێبەشی کۆمەلگا لە دام و دەستگای بەڕێوەبەرایەتی کاروبار و مدیریەتی ڕاستەوخۆی کۆمەلگا و دەسەڵات بەسەر چارەنووسی خۆیاندا دوور دەخاتەوە و ئەم ئەرکە بە نوێنەرانێک لە پەرلەمان دەسپێردرێ کە دەنگدەران هیچ کنترۆڵێکیان بەسەر کار و کردەوەکانی ئەواندا نییە. لەم سیستەمەدا نوێنەرانی پەرلەمانیش بەکردەوە کنترۆڵیان بەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئەو یاسا و ڕێسایانەی کە دەنووسرێن نییە. دەسەڵاتی واقعی لە نظامی پەرلەمانیدا بەدەست ئۆرگانە بەڕێوەبەرەکانی، وەزارەتخانەکان، ئەرتەش، پۆلیس و ڕێکخراوە ئەمنیەتیەکانەوەیە. لە نظامی پەرلەمانیدا هەر چەند ساڵ جارێک نوێنەرانی پەرلەمان دەگۆڕدرێن، دەوڵەتەکان دەگۆڕدرێن، بەڵام پێکهاتەی سەرەکی ئەرکانی دەسەڵات واتە بۆرۆکراسی دەوڵەتی، ئەرتش، پۆلیس و ناوەندەکانی ئاسایش هەروەک خۆیان دەمێنەوە. لە بەرامبەر نظامی پەرلەمانیدا سیستەمی شۆرایی باشترین و گونجاوترین ئامرازی بەشداری سەرجەمی چینی کرێکار و جەماوەری خەڵک وەک یاسادانەر و بەڕێوەبەری یاسا بۆ ئیدارەکردن و ڕاپەڕاندنی کاروباری کۆمەلگا لە هەلومەرجێکدا کە پێشکەوتنە تێکنۆلۆژیەکان زیاتر لە هەر سەردەمێکی تر پەیوەندیەکانی گەشە پێداوە و ئیمکانی دەستپێڕاگەیشتن بە زانیاریەکانی لە سەرجەم بوارەکاندا بۆ هەموو کەس ڕەخساندووە. نظامی شۆرایی ئەرکی بەشداری ڕاستەوخۆی کرێکاران و جەماوەری خەڵک بۆ ئیدارەی کاروباری کۆمەلگا زیاتر لە پێش و ئاسانتر دەکات. ئەم سیستەمە دەتوانێت پێش بە دامەزراندنی سیستەمێکی بۆرۆکراتیک بگرێکە بۆ جارێکی تر لە سەرسەری خەڵکی ڕاپەڕی و قەرار بگرێ و ئەوان بکات بە بینەرێکی بێدەسەڵاتی گۆڕەپانی سیاست. خەڵکانێک کە پێکهاتەی نظامی شۆرایی پێکدێنن خۆیان هەم یاسادانەر و هەم بەڕێوەبەری یاسا دەبن. لەم نظامە حکوومەتیەدا سەرجەم کاربەدەستانی ئەداری و سیاسی و قەزایی لایەن خەڵکەوە هەڵدەبژێردرێن و هەر کاتێک زۆربەی خەڵک ئیرادە بکەن لە هەر سەردەمێکدا دەتوانن بیان گۆڕن. بەرپرسان لە بەرزترین ئاستی حکوومەتی شۆراییدا وەک خزمەتکاری خەڵک کار دەکەن و لانی زۆری موشەیەوان یەکسانە لەگەڵ موشەی کرێکارێکی پسپۆڕ. بی، پێکهاتەی دەسەڵاتی شۆرایی. دەسەڵاتی شۆرایی پێکهاتێکی هەرەمیەکە شۆرای گەڕەکەکان، شۆرای شارەکان، شۆرای ئەیالەتی و کنگرەی سەرتاسەری شۆراکان لەخۆ دەگرێ و وەک بەرزترین ئۆرگانی دەسەڵاتداریەتی دەبێت. کنگرەی سەرتاسەری شۆراکان هەم یاسادانەرە و هەم بەرزترین ناوەندی دەوڵەتیە بۆ کاروباری ئیجرایی کە ڕێکی دەخات و چاوەدێری بەسەر کارەکانیدا دەکات. لە دەسەڵاتی شۆراییدا سیستەمی قەزایی بە تەواوی لە سیستەمی ئیجرایی جیا دەکرێتەوە و سەربەخۆ دەبێت. قازیەکان و سەرجەم کاربەدەستانی قەزایی لە ڕێگای خەڵکەوە هەڵدەبژێردرێن و هەر کاتێک زۆربەی دەنگدەران ئیرادە بکەن دەتوانن گۆڕانکاری تیادا پێکبێنن. سەرجەم دادگا تایبەتەکان هەڵدەوەشێنەوە و تێکڕای محاکمەکردنەکان بە ئاشکرا و بە بەشداری لێژنەی مونسیپا بەڕێوە دەچێت. جیم، هێزی چەکدار. ئەرتەش، سوپای پاسداران و سەرجەم ئۆرگانە ئیتڵاعاتی و ئەمنیەتی و نظامیەکانی کۆماری ئیسلامی هەڵدەوەشێنەوە و ناوەندێکی چەکداری جەماوەری لە ژێر ئەرک و فەرمانی کنگرەی سەرتاسەری شۆراکان دادەمەزرێت. هێزی چەکداری خۆجێیی لە ژێر فەرمانی کنگرەی سەرتاسەری شۆراکان کاروباری پەیوەندیدار بە بەرگری لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لە بەرامبەر هێرشی دەوڵەتی ناوەندی و یان هەر هێزێکی تری لە ئەستۆ دەبێت. ئەم هێزە مافی هیچ جۆرە دەستێوەردانێکی لە کاروباری نێوخۆی کوردستاندا نابێت.
ئاسایشی نێوخۆی کوردستان لە ڕێگای هێزێکەوە دابین دەبێکە لەلایەن بەرزترین ناوەندی دەوڵەتی هەڵبژێردراوی کونگرەی سەرتاسەری شۆڕەکان سازمان دەدرێ و کونگرەش چاوەدێری بەسەر کار و کردەوەکانیدا دەکات.